بەهۆی گۆڕینی تەمەنی یاریزانان بۆ بەشداریکردن لە خولی نایبی لاوان یانەکانی کوردستان لەلایەن یەکێتی تۆپی پێی کوردستانەوە کێشە بۆ یانەکانی کوردستان دروست بووە و لاوانی پێشمەرگەی سلێمانیش یەکێکە لەو یانانەی کە کێشەی زۆری بۆ دروست بووە. تیپی تۆپی پێی لاوانی یانی پێشمەرگەی سلێمانی ماوەی زیاتر لە 6 مانگە ئامادەکاریەکانی بۆ خولی لاوانی یانە نایابەکانی کوردستان کردووە بۆ پەیامیش ڕاهێنەری تیپەکە باز لە پێکهاتەکەی و ئەو کێشانەش دەکات کە ڕوبەڕوویان بۆتەوە. ڕاستی یانەکەمان تەرکیزیان لە زیاتر لەسەرەوەی ئەمە و یاریزانەی کە لە خولی پارێزگای سلێمانی یەکەم و تاسە بێگەشتوان هەموو یاریزانەکان ئێمە ئیتیمامیان پێبین، ئێمەش بە دڵنیایی وەسیقیان پێین و لە داهاتووە کۆمەڵی یاریزان بن کە دڵسۆزتر بن بۆ یانەکەمە. وڵا بەڕاستی خۆی ئەم گۆڕانکاریانە کە لە ماڵی دایچەی تۆ بێی کورسان کردی کەمێک تاسیریە بوو لە سەفرقەکەمان، بەڵام ئینشاڵڵا ئەم مانگەی لە بەردەستمانایە هەوڵێن ئەو کەم و کوڕیانە باشترکەین و تیپەکە لە کۆمەڵێک یاریزانی لاو و تازە پێگەیشتوان پێک هاتووە کە ماوەیەکی زۆرە خزمەت بەیانەکە دەکەن. یاریزانانیش باز لە ئاستی تیپەکەیان دەکەن و گەشتبینیشن بەوەی کە بتوانن لە خولی لاواندا ئەنجامێکی شایستە بەدەست بێنن. ڕاستی ئێمە تەنها 2 مانگ ئەم پێکاتەمان دروست کردووە، چونکە ئێمە ژمارە یاریزانمان لەگەڵ بۆ هەمووی ماڵی دینەوە 7، بەڵام کاتێک کە ئیتیحاد بڕیاریدا ببێتە 98 ئیتر هەندێک یاریزانی تازە پێگەیشتوانمان هاتەگەڵ و ئیتر ئێستا تێکەڕەیەکە لە هەم لەگەڵ کۆمەڵە یاریزانی فرقەکەی پێشووتر لەگەڵ ئەم فرقەی ئێستا گەشتبینم زۆر گەشتبینم ئینشاءالله بە حەول و قووەتی هەموو لایەکمان بە هەوڵمان دوبوون هەموو لایەکمان دەتوانین ئاستێکی باش پێشکەش بکەین لە دەوری کوردستانە. بەشێکی تر لە یاریزانان باز لەوە دەکەن کە ماوەیەکی زۆرە مەشق و ڕاهێنان دەکەن بەڵام پاڵەوانێتیان بۆ ناکرێتەوە. ئەوەش بێزاری لە یاریزانان دروست کردووە. لە ڕێگەی پەیامیشەوە داوا لە بەرپرسانی یەکێتی تۆپی پێی کوردستان و سلێمانی دەکەن کە ساڵانە چەندین پاڵەوانێتیان بۆ بکرێتەوە. بەڵێ یعنی تو ئەگەر دەورێک نەکرێت و یاریەک نەکە یارزانەکان بێتاقە دەبن هەموو ڕۆژێت تەمرینکەیت و تەمرینکەی ناخۆشە کە تۆ دەورێک و بۆ بکرێ یاریە بکەیت بچیتە دەرەوە یارزانەکان بێتاقە دابن. ئەمە لە هەفتەیەکە 5 ڕۆژ تەمرینەکەین، یعنی یاریەکمان نییە. ئەگەر دەوری بڕوا 3 هەفتەیە دەورێ ڕای ئینشاءالله داوا هەندێک یعنی هەر خولێکمان بۆ بکەنە ساڵانە خولێکمان بۆ بکەنە بەس لە کاتی خۆیە لەبەوەی ئەو یارزانانە پێویستیان بە یاریە پێویستیان بە شتی ترەکە بۆیان بکرێ. بڕیارە سەرەتای مانگی 11 یاریەکانی وەرزی نوێی خولەکانی یەکێتی تۆپی پێی کوردستان دەست پێ بکاتەوە و لە ئێستاشدا یانەکانی کوردستان بۆ ئەستەکانی پێشکەوتوان و لاوان و تازە پێگەیشتوان و هەروەها فوتساڵی کچان ئامادەکاریەکانیان چڕتر کردوتەوە بۆ دەستپێکردنی خولەکان. ئەردەڵا محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.